سێ مانگ بەر لە ئێستا بەردی بناغەی شەقامی 100 مەتری سلێمانی دانرا. ماوەی پرۆژەکە 3 ساڵە و بە درێژی 32 کیلۆمەتر لەلایەن گروپی کۆمپانیەکانی قەیوانەوە قۆناغی یەکەمی جێبەجێ دەکرێت. ئێستا لە سا 16 پرۆژەکە تەواو بووە. بەڕێوەبەری پرۆژەکە دەڵێت تا ئێستا هیچ گرفتێکیان بۆ دروست نەبووە. تەنها چەند زیادەڕۆییە کاتۆتە بەردەم پرۆژەکەیان و باوکاری لایەنە پەیوەندیدارەکان بۆیان چارەسەر کراوە. بە خۆشحاڵی ئەتوانم بڵێم زیاد لە 16 پرۆژەکەمان جێبەجێ کراوە. پرۆژەکە وەکو بەرنامە بەپێی بەرنامەی خۆی دەڕوات. بەیانیان لە بەیانیان زووانێ لە ساعت 5 و 6 بەیانیوانێ کارکردن لە پرۆژەکەدا بەردەوامە. بە خۆشحاڵیێوانێ هەتا ئێستا گرفتێکی ئەوتۆمان نییە. هەز ڕێگریەکیش هەبوو بێت لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت بە سوپاسەوانێ هاوکار بوون بۆ لابردنی ئەو تەجاوزانە و ئەو ڕێگریانە لابراوە بەڵێ و هەمووشی ئەوەی کە لاشی نەبردبێت هەمووی لەلایەن بەشی زیادەڕەوی سەرۆکاتی شارەوانی سلێمانی و کەلایانی سەرپەرشتی پرۆژەکەن ئاگادارنامەیان بۆ ڕۆیشتوو بۆی ئەو شوێنانی کە ڕێگرن لە جێبەجێکردنی پرۆژەکە چۆڵی بکەن. زیاترینی تەلبەنگ و باخ و کۆمەڵێک شتی وەکو ئەوەیە. شارەوانی سلێمانی سەرپەرشتی پرۆژەکە و کوالیتی ڕێگەکە دەکات. ڕۆژانە هاوشانی کۆمپانیای جێبەجێکار چاودێری پرۆژەکە دەکەن و هەر گرفتەیەک لە دیزاین و کوالیتی دروست بێت چارەسەری دەکەن. ئێمە هیچ خەلە لێ ڕوونایە چونکە هیچ شتێک بە بێ عازی ئێمە بێ موافقەی ئێمە ناکرێ. یعنی هەر شتێکیان کرد ئەبێ ڕیکوێست ئێ وەرەقەیەکە پێڵێن ڕیکوێست تەقدیمیەکەن ئێمە تەصدیقی لەسەرەکەین کە ئیشەکە مەزبووتە ئەوسا ئەکرێ. لەبەرەوە خەلە ڕوونایە مەگەر خەلەلی دیزاینەکەشمان دیزاینێکی باشە و ئاش خەلەلێکیش ببینین لە دیزاینەکە پێشەوەی جێبەجێکەین چاشەکەین. نەخشەی پرۆژەکە لەلایەن کۆمپانیای تەیب العەلەمی لوبنانیەوە ئەنجام دراوە و لە قۆناغ یەکەمدا 32 کیلۆمەتری دەچێتە بواری جێبەجێکردنەوە. بە کۆتایی هاتنی پرۆژەکەش چاوەڕوان دەکرێت قەرەباڵخی ناوشاری سلێمانی کەمتر ببێتەوە. ڕامێر عوسمان، گەناڵی پەیام، سلێمانی.